السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهی گەورە طاعەت و عیبادەتی مانجی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایە قبولکە ئینشاء الله. هەموومان دەزانین لەگەڵ هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان مزگەوتەکان زیاتر قەرەباڵغی پێوە دیار دەبێت. هەرچەندە لە ماوەکانی پێشی ڕەمەزان و دوای ڕەمەزانیش قەرەباڵغی و ئاوەدانی بە مزگەوتەکانەوە هەردەم دیار بووە. بەڵام ئەوەی مانجی پیرۆزی ڕەمەزان لە کاتەکانی کە زیاد دەکاتەوە خاڵێکی جەوهەری و گرنگترە، ئەویش قورئان خوێندنە. لەو مزگەوتەی پشتی منەوە مزگەوتی بوخاری لە شاری هەولێر چیرۆکێکی تایبەت هەیە. ئەم چیرۆکە جیاوازە لە کات و شوێنەکانی دیکە. لێرە ئەمڕۆ کە ئەم چیرۆکە تۆمار دەکەین موسڵمانانی ئەم گەڕەکە هەمویان بەیەکەوە هاتوون و بە دەستە جەمعی قورئانی پیرۆز دەخوێنن. سوڕەتی کەهفیان هەڵبژاردووە وەکو ئەوەی کە هەم سونەتێکە لە ڕۆژانی هەینی سوڕەتی کەهف بخوێندرێت لە قورئانی پیرۆز و هەمیش ئەم کۆبوونەوەیە و ئەم دەستە جەمعیە کە موسڵمانان لەناو ئەم مزگەوتە بەیەکەوە دادەنیشن بەشێکیان قورئان دەخوێنن و بەشێکی دیکەیان گوێی لێ دەگرن، هەم بۆ ئاوەدانی مزگەوتەکە هەم بۆ گرنگیدان بە مزگەوتەکە و هەمیش بۆ ڕێزگرتنی زیاتر لە مانجی پیرۆزی ڕەمەزان بە قورئان خوێندن و دەورکردنەوەی. لەگەڵم دابن من ئەم چیرۆکەتان بە شێوەیەکی تایبەت و جیاواز بۆ باز دەکەم. وَإِذِ اعْتَزَلْتُمُوهُمْ وَمَا يَعْبُدُونَ إِلَّا اللَّهَ فَأْوُوا إِلَى الْكَهْفِ يَنشُرْ لَكُمْ رَبُّكُمْ مِنْ رَحْمَتِهِ وَيُهَيِّئْ لَكُمْ مِنْ أَمْرِكُمْ مِرْفَقًا. سەبارەت بە قورئان خوێندن چۆنە بڕیارداوە ئەمڕۆ لەم کۆڕی قورئان خوێندنە بەشداری بکەیت، ئاوا قورئان لەگەڵ جەماعەت بخوێنی؟ ماشەڵڵا قەرەباڵغیش باشەیە. الحەمدولله یەک لە سونەتەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە ڕۆژی جمعە پێویستە لەسەر سوورەتی کات بخوێنین. بەتاکید قورئان خوێندنەکەت بە جەماعی خێر و پاداشتی زیاترە لەبەرەوەی مامەوە و لەگەڵ برانە سوورەتی کات بە جەماعی بخوێنین. خی گەورە قبوڵ بکات. تەنها ڕۆژانی جومعە دەمێنیەوە یاخود ڕۆژەکانی دیکەشە دەمێنیەوە؟ ناوەڵا من لەبەرەوەی ئەوەما یعنی کاسب کارم تەکسیم هەیە کەم وایە ڕۆژەکانی کە دەمێنم پێم خۆشە ببینێمەوە، بەڵام قەدەری خوای وایە ناتوانم. ئەم قورئان خوێندنە دەستە جەمعیە کە کەسێک دەیخوێنی و ئەوانی کە گوێ لێ دەگرن تا چەند بۆ خەڵکەکە گرنگە بەتایبەت ئەوەی کە نەزانێت قورئان بخوێنێتەوە و ئەوەی کە تازە گەنجە و هەرجەکە؟ بەتاکید ئەوانەی کە گوێ دەگرن خێری ئەوانیان دەگاتی کە دەخوێنن. تاسن ئەوە گرنگەکە بۆ نمونە ئەوە کە دەخوێنێ ئەوەی دیکە کە نازانێت بخوێنێتەوە فێر ببێ یاخود فێر دەبێ بەتایبەت بۆ گەنجەکان یاخود بۆ بەتەمەنەکان. طبعا پێغەمبەری صلی الله علیه وسلم دەفەرمێ خەیرکم من تعلم القرآن وعلمه، يعني ئەوە بتاکید باشترینتان ئەوەنە کە خەڵکی بێرە قورئان خەڵکی يعني قورئانی بخوێنن و خەڵکی بێرە قورئان خوێندن بکەن. ئێمە لە مزگەوتی بوخاری بەیانیانی ڕۆژی جومعە بەو شێوەی دەمێنینەوە مسلمانان و نوێژخوێنانمان لەو گەڕەکە سوورەی کەهف دەخوێنین بە دەنگی چەند مامۆستایەکی دەنگخۆش و قورئانەکەیان زۆر ڕەوان و باشە. خۆشحاڵین نوێژخوێنانمان بە خوێندەوار و نەخوێندەوار دەمێنینەوە ئەلێرە بەشداری دەکەن. طبعا هەمووان دەزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ سوورەی کەهف ڕووناکیە لەو جومعە لە بۆ ئەو جومعە سونەتە لە ڕۆژ جومعە دەخوێنرێەوە و دەفەرمێ دا ئاەتی سەرەتایی کە ئینسان لەبەری بکاتن لە فیتنەی دەجال خوای گەورە دەیپارێزن. بۆیە ئێمە شۆک و زیندوکردنەوەی ئەو سونەتەی بەیانیان جومعە هەردەستین بە خوێندنی سوورەی کەهف بە دەستە جەمعی. طبعا لێروکە بەو شێوەش هەندێکیان طبعا قورئان نازانن بەڵام سامیع دەبن گوێگر دەبن کە پێغەمبەری خوا دەفەرمێ السامیع والقاری و کسەوە دەفەرمێ ئەوەی کە دەخوێنی ئەوەی کە گوێ دەگری هەمویان یەکسانن لە ئەجر و پاداشتە، چونکە عادەتی قورئان وایە خوای گەورە ئەمر دەکات دەفەرمێ کە قورئان خوێندرا بێدەنگ بن، لە بێدەنگیدا پاداشتان دەبی و سەرفراز دەبن. لێرە لە مزگەوتی بوخاریدا بنیاریتمان وایە کە دەمێنینەوە هەتاکو خۆر هەڵات هەر ڕۆژی جومعانە ڕۆژەکانی تریش بەو شێوەی دەمێنینەوە لە سەرەتای مانگی ڕەمەزان تا کۆتایی، بەڵام لە غەیر ڕەمەزان جومعان بەیانیان دەمێنینەوە زیاتر، بەڵام لە ڕەمەزانە هەموو ڕۆژەکان بەو شێوەی ماینەوە قورئان خوێندرایە هەر کەسەوە لە بۆ خۆی، بەڵام زیاتر ڕۆژانی جومعە هەوڵ دەدەین سوورەی کەهف وەکو زیندوکردنەوەی سونەت وەکو ڕاستکردنەوەی قورئانیش لە بۆ نوێژخوێنەکانمان ئەگەر کەسێک هەڵەیە کەم و کورتێکی هەبی گوێ بگری لەو مامۆستا بەڕێزانە. هەموو ڕەمەزانان خاصەتەن جومعان سبەینەکەی دەمینێنەوە ئینشاءالله لە سوورەتی کەهف بە جەماعی دەخوێنین.
سوورەتی کاف جمعان تایبەتمەندێکی خۆی هەیە بەڕاستی. باشە ئێوە تا کاتژمێر چەند دەبینێنەوە ئایا تەنها ئەمڕۆ دەمێنەوە یاخود ڕۆژەکانی دیکە شەر دەمێنەوە؟ واللهی بەپێی توانە یعنی زیاتر جمعان دەمینینەوە هەتا کاتژمێر کە ڕۆژ هەرات دوو ڕکعات نوێژی فەجر دەکەین و ئینجا دەچینەوە. باشە ماشەڵڵا قەرەباڵغێکی زۆر لێرە دەبیندرێ ئەم قەرەباڵغیە هەر ئەمڕۆ وایان ڕۆیان ڕۆژانی دیکەش ئاوا قەرەباڵغا بەخوای تایبەت جمعانەوە بڕە قەرەباڵغا ڕۆژەکان کەش دەمینێنەوە خەڵکەیە دەمینێتەوە بەڵام خصوصەن جمعان دەمینێنەوە. ولولا إذ دخلت جنتك قلت ما شاء الله لا قوة إلا بالله إن ترني أنا أقل منك مالا وولدا